خۆی من پێم وایە سەرۆکی ئەمریکا و وڵاتی ئەمریکا پێگەی هەرێمی کوردستان دەزانن هەرێمی کوردستان قوارەیەکی دەستوریە لە ناو عێراقدا و بەتەکید بۆ هەر کوردێک دانانی عەلەمی کوردستان شتێکە کە جێی خۆشحاڵیە بۆ هەموو لایەک بەڵام لەگەڵ ئەوەشدا بۆ ئێمە ئەوەش بزانین ئەمە مەسەلەیەکی بەپێی دەستوری عێراق ڕێپێدراوە و بەڵام ئەمڕۆ کە لەگەڵ سەرۆکی ئەمریکا دانرا لەم سەفەرەدا من پێم وا جێی خۆشحاڵیە بۆ هەموو کوردێک لە هەر شوێنێک بی وە پەیامەکەش تەنها بۆ کوردی عێراق نەبووە بە تەسەوەری من بۆ هەموو کوردێک بۆ کە خۆشحاڵ بن بەوەی کە ئەمە کراوە ئەم ڕێزلێنان نییە بۆ شخصێک ئەمە ڕێزلێنانە بۆ خەباتی ملەتێک بۆ قوربانیدانی ملەتێک بۆ خوێنی شەهیدانی ملەتێک کە لە تاریخدا ماندوو بوون خەباتیان کردووە زەحمەتیان کێشاوە من پێم وایە ئەو عەلەمە ڕنگدانەوەی ئەو هەموو تاریخەیە هی ملەتی ئێمە کە ئەمڕۆ دانرانەوە بۆ شخصێک نەبووە ئەوە بۆ هەموو ملەتی کوردە و من پیرۆزبایی لە هەموو گەلی کوردستان دەکەم بۆ ئەوە و هەر کوردێک لە هەر شوێنێک